بینەرانی بەڕێزی بەرنامەی ڕاوێ ڕۆژی ستێرک تیڤ جارێکی دیکەم کاتەوە و هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکە لە خزمەتیەوەی بەڕێزداین وەکو ئێوەش دەزانن لە 25 نۆڤەمبەر ڕۆژی جیهانی دژ بە تندوتیژی نزیک دەبینەوە هەر لە ئێستاشەوە ژنان کەوتونەتە خۆ بۆ ئەنجامدانی چالاکی مەزن چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی تندوتیژی هەڵبەتە تندوتیژی هەم لە باکووری کوردستان لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر پەرەی سند و ئەوەی هەیە کە ئەرێنیە بارودۆخیژنان لە ڕۆژاوای کوردستانە تا ڕادەیەک کە لەوێت تندوتیژەکە بە ڕێژەیەکی زۆر دابەزیوە. هەڵبەتە تەفگەری ژنانی کوردستان لە ئەوروپا تەژەکەی ئەوروپا لەم چوارچێوەی هەڵمەتێکی بەرفراوانی دەست پێ کردو بۆ ماوەی ساڵێک کە ئەیدەن بە دەستپێکردنەوە ژنان هەمووی تێیدا بەشدار دەبن سێ قۆناغ لە خۆ دەگرێن. ئەمانە دەبنە مژاری گفتوگۆی ئەم شەومان لەگەڵ خاتوو بێگەر محەممەد کوردستانی کە نوێنەری تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانە هۆکارەکانی تندوتیژی چۆنیەتی چارەسەرکردنیان بۆچی ئەم تندوتیژە بە تایبەتی لە باشووری کوردستان تا دەچێت زیاتر دەبێت دەخینە بەر باس و گفتوگۆ و ڕاوەکردن بە ناوی خۆمان و ئێوەی بەڕێزەوە زۆر زۆر بەخێراتنی بەڕێزیان دەکەین. خاتوو بێگەر زۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاستانەکەم. خاتوو بێگەر سەرەتا لە تندوتیژی لە باشووری کوردستان و دەست پێ بکەم. ئەڵبەتە دەوترێ ئەمساڵ 37 ژن تا ئێستا ینی لە ماوەی دەمانگدا کوژراون، بەڵام ئەمە بە فەرمی ئەمە ڕاگەیەندراوە. هەڵبەتە لە دەرەوەی ئەوە ژنگەلێکی دیکەژەن کە کوژراون کە نازانرێ بە چ شێوازێکە چیان بەسەرهاتووە یاخود بەبێ ئەوەی کە لێکۆڵینەوە لەبارەی هۆکاری مردنەکەیان بکرێ ئەو ژنانە گیانیان لە دەستداوە نێژراون ئەسپەردەی خاکراون. ئەمانە هەمووی هەن بەڕێزت وەکو ژنەیەک وەکو نوێنەری تەفگەری ئازادی هۆکارەکان چین بۆچی بەم شێوازە ژنان کۆمەڵکوژ دەکرێن بەڵام لە بەرامبەردا دەسەڵات پارت و لایەنەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ژنان بە تایبەتی دەستەوەستانن لە بەرامبەرم دیاردە بەداخەوە بڵێم ڕەشە کوژیەی ژناندا کە ڕۆژ بە ڕۆژی زیاتر دەکات. بڵێ پرسی ژن کوشتن ئێستا لە باشووری کوردستان یانێ و لە هەرێمی کوردستان و لە هەموو پارچەکانی تری کوردستانیش بۆتە ڕۆژەوێک لە هەموو جیهانە. لە باشووری کوردستان ینی ئەو ژمارەی کە ئێستا هەیە ئەوە هەر هینە چۆن بڵێن ئەوە شتێکە کە ئاشکرا یعنی بە ئاشکرایی هەیە بگرە لەوانەیە سەدەها کەسی تریان ژنی تر کوژرا بێتن بەبێت تاوان لەبەر ناوی عیبە لەبەر ئەوەی کچی خێزانێکە یان لەبەر عەقڵیەتی عەشایرگەرایەتی ئەمانە دەرناخرێ لەسەر ناوی شەرەف بەبێت تاوان ڕۆژی سەدەها ژن دەکوژرێت. هەر بۆ نمونە ئەمڕۆ کچێکی تەمەن 15 ساڵ لە شاری هەولێر کوژراوە بێسەر و شوێن کراوە دوای دوو ڕۆژ جەنازەکان دۆزیێت و یعنی دوو ڕۆژە بێسەر و شوێنە ئەمڕۆ دۆزراوە تەوانێت. باسەکەەوە کچێکی تەمەن 15 ساڵ کە هێشتا منداڵە ینی بێت تاوانی چی بە بکوژرێت ینی چی یاسایەک چه عورفێک چه عادەتێک چ خوڕەوشتێک ڕێ بەمە دەدا ینی ژنان بەم شێوازە لە ئاستێکی زۆر نزم تا سێر بکرێن ینی هێندە گرانی و قورسایی ژن نەما بێوەکو بوونەوەرێک وەکو ئینسانێک وەکو مەوجودێک لەسەر زەوی بەم شێوازە هەرزانە ئاوا کچۆڵەیەک ڕەشە کوژ دەکرێت. خۆی کێشەکەی ئێمە لەوەیە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە پارچەکانی تری کوردستانیش دادگا بەرقەرار نییە ینی کەس ناچێتە ئەو تاوانبارەکان ناچنە بەردەم دادگا بۆ ئەوەی کە قەتڵ و عامێکیان کردو بەرامبەر بە ژنی کورد. هەتا ئێستا نەبووە لە کوردستان یان لە باشووری کوردستان مەگەر بڵێن بە پەنجەکانی دەستکە هەموو ڕۆژێک بڵێ ژنی کوردە کوژرێ بەرەنگاری تندوتیژیە بێتوانێت لێ ئەدرێ برینار ئەکرێ و نەچوونەتە بەردەم دادگا. کێشەی هەرە گەورەی ئێمە لە هەرێمی کوردستان بەگشتی و لە پارچەکانی تری کوردستانیش بە تایبەتی ئەوەیە کە تۆمەتباران تاوانباران ناچنە بەردەم دادگا کەواتە یەکەم خاڵکە ئەبێ کاری لەسەر بکرێ لێرە ئەوەیە کە تاوانی ژن کوشتن بە تاوانێک لە دادگاکانی هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێت. ینی کێ کاری لەسەر کاسە کارکردنەکە ئەرکی حکوومەتە پرسیارەکە ئەرکی حکوومەتە حکوومەت لە ئێستادا نایکە
ئەرکی ڕێکخراوەکانیشە و ئەرکی ژنیش خۆیەتی کە کاری لەسەرکە یعنی بێدەنگبوون ڕازیبوونە ئێستا هەموو ڕۆژێک گەنجێکە کوژرێ ژنێکە کوشرێ بە ناوی شەرەف ئەبێ بۆچی ژن شەرەفی پیاوێک بێت یان ژن بۆ خاوەندارەتی لە ژن دەرناخە ئەوە ئەرکی ژنە تاچی کۆمەلگا بە گشتی و ژن بە تایبەتی ئەبێ خۆی لەوە دەرخات کە خۆی بە خاوەندارەتیەوە بکە کێشەی هەموو ژنێک کێشەی گشتیە کێشەی کۆمەلگایە ئەگەر ئەم کێشانە ژن کوشتن نەبڕ نەکرێت لە کۆمەلگای ئێمە کار لەوە خراپترە ڕۆیانی کوشتار زیاترە بێ بۆیە ئەبێ هەموو ڕێکخراوەکان ئیش لەسەر ئەوە بکەن کە تاوانباران بەرەو ڕووی دادگا بکرێنەوە و ئەگەریش نەکرانەوە ینی بتوان کار لەسەرەوە بکەن ڕایگرن بن بۆ نمونە مثلەن کۆمەلگا بە پەروەردە بکەن پیاو پەروەردە بکرێت خێزانەکان پەروەردە بکرێن یعنی ئەوانە ئەساسن لە کۆمەلگای ئێمەیە کە نییە تا ئێستا باشە بۆ نییە هۆکارەکە چییە کە نییە ینی حکوومەت خۆی هەر ئێوێن بارودۆخە بەردەوام بێ پارت و لایەنە سیاسەکانیانەوێ بەردەوام بێ بۆ نمونە تەفگەری ئازادی ئێوە پلانی چییە بۆ ئەوەی کە ئەم بارودۆخە ئاوا بەردەوام نەبێ و ئەم ڕەشەکوژیەی ژنان کۆتایی پێبێنرە یاوەکو بەڕێزە دەڵێ هیچ نەبێ ڕاگیرێت یا کەم بکرێتەوە تەفگەری ئازادی ئێمە یەکەم لایەنە یان یەکەم سیستەمی سیاسەتە لە باشووری کوردستان کە سیستەمی هاوسەرۆکایەتی هەیە و زۆرینەی ژنان بەشدارن تایە لە هەموو قەراردانێک لە هەموو بوونەیەک ژن نوێنەرایەتی ئەکات و ئەگەر پارت و لایەنە سیاسەکانی تریش بە هەمان شێوە بە عقلیەتی پیاوسالاری بە عقلیەتی تەسکی حیزبایەتی خۆیان ئەوان سیاست تەنها لە پیاوە ئەبینەوە بەعکسەوە لە کۆمەلگای ئێمە ئەگەر ژن بەشداری لە سیاست نەکات ئەگەر ژن نیوەی کۆمەلگا نەبێت ناتوانێت بەرەوڕووی ئەم کێشانە بێتەوە ئەجا بۆیە تەفگەری ئازادی هەردەم بە ئەرکی خۆی زانیوە لەسەر هەر ژنێک کوشرا بێت ئێمە چالاکیان کردو و تاری خۆیان چالاکی بەسە مەسن بەڕێزە داماژت بۆدا دەبێت کۆمەڵگە پەروەردە بکرێت کۆمەڵگە وشیار بکرێتەوە ینی ئەم وشیارکردنەوەی کۆمەڵگەیە تەنها هەر ژن نەگرێتەوە یاخۆ دەبێت پیاویش بگرێتەوە من جاری کەژ وتومە لە بەرنمەیەکی دیکە من پێم وایە هێندە دەبێت کار لەسەر وشیاری ژن بکرێت ژن بەڕێخستن بکرێ بێ ئەوەندەش کار لەسەر پیاو بکرێت ئەگەر تۆ پیاوەکە لایانی پیاوەکە نەبینی فەرامۆش بکەی تۆ ناتوانانی بگەیتە چارەسەریەک واژنەکەش خۆی پاراز واژنەکە خۆشی ڕێخستن کرد بەڵام دەرەنجام لایەنێگەیە کە هەر بۆ زێنیەتە تەماشای ژن دەکەن ئەوە سیاسەتێکە بەرامبەر بە ژنەکرێت لەم ڕۆژەیە کە ژن بەرەو ڕووی توندوتیژی ئەکرێتەوانێ و بە هەمان شێوە تەژەکەی ئەوروپا بانگەوازی ئەم ساڵیان پرۆژەی ئەم ساڵی یەکێک لە بنەماکانی ئەوەیە کە پەروەردەیەکی سەرتاسەری بۆ ژن و بۆ پیاوی ژنەکە چونکە وەکووتم کۆمەلگا تەنها لە ژن پێک نەهاتووە ژن ئەگەر خۆشی چاکە خۆشی بەڕێخستن کە ئەگەر لەگەڵ عقلێتێکی پیاوسالاریا بژی گۆڕانکاری ڕوونایە لە کۆمەلگای ئێمە ئەبێ هەردوو لە یعنی هاوسەنگی هەبێ لە هەر ینی هەم ژن هەم پیاو پەروەردەی تەواو وەربگرن سیستەمی کەپیتالیزمش کاریگەری زۆرە لەسەر ڕۆژهەڵاتی ناوینە ئێستا زۆری کوشتنەکان لەسەر بەرەو پێشبوونی تەکنەلۆژیایە لەوانەیە لە ڕۆژێکە لە هەفتەیەکە 3000 ئاگاداریەوە بین وڵا ژنێک لەسەر ئەوەی کە مۆبایلی پێ بووە کوژراوە ژنێک لەسەر ئەوەی ڕسمێکی داناوە لە سایتە کۆمەڵایەتەکان کوژراوە یعنی کەواتە ئەو تەکنەلۆژیایی کە پێشکەوت هەندێک کەسن کە وێنەی ئەویان گرتووە یا دیمەنی ئەویان گرتووە بڵاوی دەکەنەوە بۆ نمونە بەڵێ منیش ئەوە ئەڵێم پێشکەوتنی تەکنەلۆژیا بەبێ سیستەماتیک بەبێ ئەوەی هیچ مەسەلا یاسایەکیش هەبێت کاریگەری لەسەر کۆمەلگا هەیە یعنی ئەبێ پەروەردە لەو ناحیانەشەوە بدرێ بە کۆمەلگا یعنی تۆ کە سەیرەکەی مەسەلەن پیاوێک بۆی هەیە ڕسمێکی خۆی دانێ ژنێک بۆی ناتوانێت ڕسمێکی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکان دانێ بە هەزار شێوە چاکەکرێ دەبن و بەڵێ فۆتۆشۆپی دەکەن تەسلیمی ژیان لە ماوەی ڕابردووە هەڵمەتێکیان دەست پێ کرد منی ژوێنەکەی خۆم بڵاو دەکەمەوە وێنەی زۆر بڵاوکرانەوە ینی بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو دیاردەی ئاماژەت بە تەفگەری ژنانی کوردستان کرد لە ئەوروپا تەژەکەی ئەوروپا هەڵمەتێکی دەست پێ کردووە هەڵبەتە ئەو هەڵمەتە بزانم بەڕێزی چۆن دەیبینی کە تێکەڵی لە نزیکەوە ئاگاداری کار و خەباتی ئەوانیشی پێکەوە کار دەکەن لە دەرەوە هەڵبەتە 1 ساڵە
ینی بەجیا لە ساڵەکانی دیکە هەر لە 25 نۆڤەمبەر کە چالاکیەکان چڕەکرانەوە دوایەوە نەدەما ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە دەڵێم جێگەی دەستخۆشیە لە تەژەکەی ئەوروپا ئەم هەڵمەتەیان بۆ ماوەی 1 ساڵە لەو 1 ساڵەدا زۆر کار و چالاکی دەکەن وەکو خۆیان لەو بەیان نامەسە لە بەردەستی مندایە ئاماژەیان پێداوە دەڵێن 3 قۆناغ لە خۆ دەگرێت قۆناغی یەکەم پەروەردەیە کە ئەمەوێ قسەی لە سەرکەین چەندە گرنگە قۆناغی دووەمیان مەسلەی چالاکیەکانن بە چ شێوازێک چالاکیەکان بکەن قۆناغی سێمی چارەسەری هەمیشەی و بنەڕەتین بۆەوەی کە ئەو تونندوتیژیە چارەسەر بکرێت بەس بەر لەوەی بچینە لای ئەم هەڵمەتە هەڵسەنگاندنی پۆبگەی دەمەوێ لێرە لە ئەوروپا گیر و گرفتەکانی ژنان چین ژنان بە چ شێوازێک ڕوبەڕووی تونندوتیژی دەبنەوە هەڵبەت ئێمە هەر لێرەش دەبینین ژنیش دەکوژرێن لە دوایینیان کە لە بەریتانیا و بە شێوازێکی زۆر درندانە ژنێک کوژرا بێژگە لە کوشتنەکانی شێوازی دیکەی لێرە لەوانەیە جیاوازتر بن لە تونندوتیژەکانی باشوور کە ڕوبەڕووی ژنان دەبنەوە بەڕێزە دەگەل لەم بارەوە هەندێک قسەمان بۆ بکەیت. لە ئەوروپاش بە هەمان شێوە تونندوتیژی بەرەو ژنی ئەوروپی شەبێتەوە بەرەو ژنی کۆمەلگای خۆشمانە بێتەوە بڵێن ڕۆژهەڵاتی ناوینەوە. لەم دوایین ئامارکە هەمانە ئەو ژنێکە لە بەریتانیا بەدەستی کەسێکی نەناسراو کە لە دوای قەزێکی کەوتن کوژرا تەنها کوشتنی ژنیە مەسەلەن لێرە لە سەدەها خانەوادەی تر هەیە تا ئێستش بە هەمان زیهنیەتی عەقڵیەتی پیا و سالاری لە ئەوروپا ئەژین چەندەها ساڵە 10 ساڵە 20 ساڵە 30 ساڵە بەڵام ژنەکانیان نەهاتنەوە تێکەڵ بەم کۆمەلگا بن تەنانەت خواردنەکانیشیان بۆ کردن چنە ماڵەوە یعنی بەو ڕادەیە تونندوتیژی تەنهاوە نێت تۆ بیگریت و لێی بێ تونندوتیژی نەفسی هەیە یعنی ئەوە وەکو تەعزیبێک وایە تۆی لە ماڵەوە کەس نەبینێت و نەچێتە دەرەوە هاوڕێیەکی نەبێت و لە چواردیوارێک و فێری زمانەکە نەبێت و تێکەڵی ئەم کۆمەلگای نەبێت و یعنی ئەوەش بۆ خۆی تونندوتیژە بەرامبەر بە ژنەکەی لە ئەوروپا پێوان نەبێت یعنی کە ئەو ژنانەی لە ئەوروپان هەمویان ئازادن و ئازادی لێرەشەیە یعنی لە ئەوروپاشێ بۆ نمونە من لە وڵاتی نەرویجم دراوسێکەم پۆلیس بوو دراوسێکی ترم هات ژنەکەی لە ماڵەکە کوشت و ڕۆشت کە دراوسێکەشی پۆلیس خۆشیان نەرویجی بوون کابرا و خۆی تەسلیم کردوتی ژنەکەم کوشتووە لەبەرەوەی دڵم لێی پیس بووە یعنی لە ناو کۆمەلگاکانی تریش هەیە بە هەمان شێوە هەیە بەڵام بەو دیار بۆ شێوازەی لای خۆمانە بۆ نمونێستە من ئامارێکی باکووری کوردستان و تورکیات پێ بڵێم لە سەرەتای 2018 هەتاوەکو ئەم مانگی نۆڤەمبەرە 335 ژن کوژراون یعنی ئەمە کارەساتە ئەمە بە وڵاتێکی وەکو تورکیا 335 ژنی تێدا بکوژێ لەوەش کارەساتترەوەیە ئەڵێ لە هەر 3 ژن یەکێکیان ڕوبەڕووی تونندوتیژی لە تورکیا دەبێتەوە ینی لێرەش بەو شێوازە تونندوتیژەکە لە ئاستێکی هێندە بەرزدا یا تونندوتیژەکان بە شێوازی دیکە دەکرێن. طبعاً ئەم ئامارە بۆ ئەم ساڵە زۆر لە خۆی بینێ بێزگە لە مەشەڵێ لە 3-1 بەرەو ینی بەرەنگاری تونندوتیژە بێتەوە کاتە ئەم ئامارێش لێرەش تەواو نیە ئایا چەندێکی تریش هەن کە بە هەمان شێوە کە ینی لە ئامارەکانە نین لە ئامارەکانە نا بەڵێ ئەمانە خۆی هەمووی سیاسەتێکە لە بەرەو ڕووی ژن ئەبێتەوانێ هەروەکو ئاماژەم پێکرد بەڕاستی لە باکووری کوردستان هێندەی کەسانی ئازادی خواز لە زیندانەکانە کەوتون تومەتبارانی ژن کوژان ناخرێنە زیندانەوانێ ئاکەپە خۆی وەکو هەموو سیاست مەدارە کوردەکانی زیندانی کردو هەموو تاوانبارەکانی کە لە تورکیان زیندانەکانی چۆڵ کردو بۆ سیاست مەدارەکانی کورد ئەگەر ئەو زیندانە لە جیاتی ئەوەی کە مرۆڤی ئازادی خواز زیندانەکات ژن کوژانی زیندان بکردایە ئەو ئامارە بۆ شێوازە نەئەبوو جا بۆیە ئەڵێم ئەوش بە هەمان شێوە سیاسەتێکە بەرامبەر بە ژن ئەکرێ و ژنی کوردیش زۆر باشە بینەوە سەر ئەوروپا ئەم هەڵمەتەی تەژەکەی ئەوروپا چۆن هەڵدەسەنگێنن ینی ئەوەی کە گرنگە دەڵێ 1 ساڵ دەخایەنێ لەو ساڵەشدا قۆناغی یەکەمی پەروەردەیە ینی پەروەردە بە بنەمات دەگرێت خۆی ئەوە گرنگترین قۆناغێتی چونکە کۆمەلگا ئەگەر بە پەروەردە نەکرێت ئەگەر خێزان هەم ژن هەم پیاوی پەروەردە نەکرێت
کۆمەلگا بەرەو پێش ناچێت عقڵێتی پیاوسەلاری بە هەمان شێوە لە قۆناغەکانی ساڵانی پێش ئێستا ئەمێنێتەوە گۆڕانکاری بەسەرا ناکرێت. ئەویش چۆن بۆ نمونە پێشکەوتنترین کۆمەلگا ئێستا کە لە ڕۆژهەڵاتی ناوین هەیە لە ڕۆژئاوای کوردستانە بەڕوونی و بە ئاشکرایی. تۆ ببینە لە ڕۆژاوای کوردستان ژن چەندی هەنگاوی ناوە، ئەوەش بە پەروەردە بەو هەنگاوە گەیشتون، یعنی بەرەوڕووی هێزی تیرۆریستی داعشە بنەوە ژنی کووردە. بەچی گەیشتنەتە ئەو ڕادەیە کە بتوانن ئاوا ئازاد بن و ئاوا هەنگاوی گەورە بنێن کە لە جیهانە ناویان داوەتەوە، ئەویش بە پەروەردەیە لەسەر فکر و فەلسەفەی سەرۆک ئاپۆ بۆ ئامانجە گەیشتون. تەوابوو ئەمەش دەری دەخات کە قۆناغی یەکەم بۆی تند و تیژی نەمێنێ دەبێت لە پەروەردەوە دەست پێ بکرێ، بۆیە تەژەکەش ئەم بڕیاری داوە. ینی ئەم پەروەردەیە بە چ شێوازێک دەکرێت بەڕای تۆ لە ئەوروپا، ئەڵبەتە ئەوروپایەکی بەرفراوان کە کوردەکان هەر بەشێکیان لە شارێکن، لە ناوچەیەکن، لە هەرێمێکن، پەرش و بڵاون، ئەمە زەحمەتی دروست ناکە بۆ کەژەکەی ئەوروپا. زەحمەتی دروست دەکات، بەڵام ئەوە نابێتە ڕێگرتۆ بتەوێ ئەگەر ئەو کوشتارە زۆرە بنبڕ بکرێت لە کوردستانە یان بڵێن بۆ کوردان لە هەندەران. لەبەر ئەوەی کەسانی پسپۆر هەن لە بوارەکانی کۆمەڵایەتی شار بە شار بڵێن هەرێن بە هەرێم، وڵات بە وڵات ئەگەڕێن پەروەردەدانین لە هەر جێگەیەک و مەسەلەن بەگشتی بۆ ژن و پیاویدا ئەنێن یان کۆمەلگا تۆزێ وشیار ئەکەنەوە لەوەی کە ئێستا کە ئەم کۆمەڵکوژەی بەرامبەر بە ژن ئەکرێت. ئەوانە هەمووی ئەبێتە باری زەحمەتی بۆ تەژەکە، بەڵام پێویستە کا لە قۆناغی ئێستەیە زۆر پێویستە کە ئەم هەنگاوە بنرێت. بەڕاستی گۆڕانکاری گەوری هەیە. زۆر باشە. ئەلبەتە ئەوەی کە جێی خۆشحاڵیە لەم هەڵمەتی تەژەکە، چالاکیەکان کەوتونەتە بەشی دووەمەوە. هەموو ساڵێک کە نزیک دەبوونێ لە 25 نۆڤەمبەر بە چالاکی دەستمان پێ دەکرد. هەڵبەتە من ناڵێم چالاکی گرنگە، چالاکی گرنگە چالاکیەکان خۆپشاندانە، سەمینارە، پانێلە، سەردانیکردنە، چوزانم بڵاوکردنەوەیە، بڵاوکردنەوەی بڵاوکەکانە، ئەمانە گرنگن. چالاکیەکان پێ دوایە ئەگەر بۆیەکی زیاتر کاریگەری دابنێن، بە تایبەتی بەڕێزی شتکە لە ئەوروپای، ینی ئەزانی کۆمەڵگەی کوردەواری لە ئەوروپا ئەناسیت، بۆەوەی کاریگەری باشدانێن دەبێت بە شێوازێک بکرێنەوە چالاکی و خۆپشاندانانە. دەرەنجامیش خۆ هەدەفێکی شدەیە ڕای گشتی ئەوروپیش بۆ خۆ لای خۆت ڕاکێشی، کێشەکانی خۆت و ژنانیان پێ بگەێنی بە باشتر. بەڵێ ئێمە وەکو ژنان لە وڵاتی نەرویج پەیوەندیمان کردووە بە ڕێکخراوانی ژنان لە وڵاتی نەرویج لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندی تیژە هەڵەستین بە چالاکیکردن و بە پێشکەشکردنی ئەو ئامارانە کە هەروەکو بڵین چۆن گەلی ئێمەش لە ژن کوشتن بەری نەبووە و لەبەر ئەوە زۆر ڕێکخراو هەن لەسەر مەسەلەن پیاو سالاری یان لەسەر ژن کوشتن کاری خۆیانەکەن، زۆر لە کەیسەکان بگەێنینە ئەوانە ئەوە خۆی کاریگەری لەسەر کۆمەلگای دەرەوە ئەبینێت، چونکە بەڕاستی تۆ وەکو وتم ئاماژەم پێکردسێریکی لە ئەوروپا ئەگەر قەزەیەک هەبێت مەسەلەن ئەچێتە بەردەم دادگا، بەڵام لە وڵاتی ئێمە ناچێت دادگا، یعنی هەر قەزیەکە چۆنەڵی دیزە بە دەرخۆنە ئەکرێت. جا بۆیە پێویستە کات ئێمە یعنی لێرەوە پێداگیری بکەین کە لە ڕۆژهەڵاتی ناوین لە باشووری کوردستان بە تایبەتی بنەماکانی یاسات خۆیسە گرفتێکی کەشمان هەیە، بۆ نمونە لێرە وتە دیاسا هەیە، بەڵام ئێمە لەوێ هیچ یاساکە جێبەجێ ناکرێت کۆمەڵێک گرفتمە. بۆ نمونە سلێمانی شێوازێک لە یاسای هەیە، هەولێر شێوازێک لە یاسای هەیە، عێراق شێوازێک لە یاسای هەیە. بۆ نمونە ئەمڕۆ دادگای عێراق ئەڵێ بە زارەکی ئەڵبەتە ئەڵێ بۆ مەسەلەی ژنی دووەم پێویست ناکە ژنی یەکەم ڕازی بێت. ئەمە لە هەرێمی کوردستان ئەمەمان نییە، قەدەغەیە، بەڵام لە هەرێمی کوردستان نایکە یەتە سلێمانی، لە هەولێر نایکە یەتە کەرکووک، کەسێک ژن لە هەولێر دەکوژێ یەتە سلێمانی، ژن لە سلێمانی دەکوژێ دەچێتە هەولێرەوە. تاخۆ لە ماوەی پێشوەشە ئێمە شەڕێک لە نێوان هەردوو ئیدارەی هەولێر و سلێمانیە هەبوو، ئەو ئەیوت ئەمەندە تاوانباری هەولێر لە سلێمانین ڕادەسمان ناکەنەوە، ئەمی ژەوت ئەوەندە تاوانباری هەولێر
بۆ نمونە سلێمانی لە هەولێرن هەولێر ڕادسمان ناکات و ئەوەندەش لە بەغدان بە زیاتریشەوە ینی ئەمانەش هەمووی ڕێگرن بۆ ئەوەی کە کەسێک بە ئاسانی تەندروتیژی بەرامبەر بەژن کە بیشی کوژێ لە سلێمانی جێی نەبوویەوە چێتە هەولێر لە هەولێر جێی نەبووە چێتە دهۆک لە جێ نەبووە چێتە کوێ ئەچێتە بەغدا ئەچێتە کەرکووک جا ئەمانە بەڕاستی میکانیزمی چارەسەرکردنی ئەمانە زەحمەت نییە بەڕای بەڕێزت ئەوە نەبوونی یەک ئیدارەیە نەبوونی یەک ئیدارەیە ئەم دەرئەنجامەی لێکەوتوتەوانێ بۆ نمونە سلێمانی لە زۆنی سەوزە و بەدەست یەکێتی نیشتمانی کوردستانەوەیە هەولێر بەدەست پارتیەوەیە نیلیشی با تێکەڵ بکەین با گلەیی نەکەن نیلیش تا ئێستا یعنی هەوڵێکی خۆیان ناوە بەڵام بەش بۆ شێوازە نەبوون یعنی بەڵام مەقسەدەکەی من لێرە لە چیایە نەمیستداعنی ناوی حیزبەکان بڵێم بەڵام لەبەر ئەوەی یەک ئیدارەی نیە لە هەرێمی کوردستانە و دوو بنەماڵە هەرێمە بن بەڕێگاوە بەبێ ئەوەی پەیڕەوی یاساکانی کۆمەلگا بکەن ئەوە کاریگەری زۆرە لە باشووری کوردستان ئەوە گەیشتۆتە ئەو ڕادەی کە لە محکەمەکانە هیچ کەسێک ینی تۆ کابرا ئەچێت لە کەرکووک ژنێکی ترماراکە بۆ لەبەرەوەی کەرکووک لەسەر هەرێم نییە هەتا ئێستا ئەم قانونە هەبووە توانیویانە مەسەلەن کوردانی خۆمان باشووری کوردستان ڕۆشتون لە هەولێر لە کەرکووک ژنیان مارە کردووە ئەمە هەر لە عێراقا بڵین لە حکمی عێراقیە هەیە لە قانونی عێراقیە ماوەیەکی زۆر لەمە پێشەگەربیرم بێ حەنان فتلاوی بوو وتی یعنی چوارژنیشی پێ قبول کرێ بێ بکرێ بە یاسا ئەوەی پێ قبول بوو بێ بکرێ بە یاسا لە عێراقا هەمووی دوای ئەم دوو دەسەڵاتە مەسەلەن هەتا ئێستا خۆیان لە عێراقدا بڕیەوە ئێستا دیسانەوە چنەوە ناو یانەوێ لە گەڵ بەغایە ڕێکەوەنەوانێ یعنی ئەو قانونانی کە لە بەغاشا هەیە تەطبیق بکرێ لەم لاش بەپێی مەسلەی فدرالیەکە بێدەی ئەبێت تەطبیق بکرێن چۆن مەسلەی گومرگ و فڕۆکەخانە و سەرسنوور و سەرباز و بودجەت بەسەردا دەسەپێنێ دەی ئەمیشت بەسەردا دەسەپێنێ ئەگەر یاسا هەمووی کرایەوە بەیەک بەڵام لەبەر ئەوەی کە ئێستا یەک ئیدارەیی نیە لە باشووری کوردستان و هەر کەسێک لە زۆنێکە ئاغا و کوێخایە بکوژ بۆ خۆی لە سەرجادەکان ئەسوورێتەوە بەبێ دادگا وەکو دارستانێک وەکو جەنگەڵستانێکی لێ هاتوو بەدەر لەوە ژیانی شتێکی کەژەیە مەسلەی چارەسەرکردنی سڵحی عەشایری و پیا و ماقوڵ و ڕیشسپی و ئەمانەش هەیە بۆ نمونە بەدەر لە حزبەکان یا زۆنی حزبەکان ئەمانە ژەیە یا لە ناو حزبەکانیشە بەشی کۆمەڵایەتیان هەیە بەشی کۆمەڵایەتیش پەیوەندیان لەگەڵ ئەم ئاغا و ڕیشسپی و پیا و ماقوڵ و لە بینی دوو کەوانە پیا و ماقوڵ نازانم پیا و ماقوڵ مەبەستیان لە چێکی ناماقوڵە ئەمانە ژەیە یان ئەمانە هەمووی بە زیان بۆ چیەشکێتەوە بۆ پرسەکانی ژنان بۆ پێشێلکردنی زیاتری مافەکانیان بۆ نمونە ژنێکی هەژار لە گوندێکە فەلاقە دەکرێت لێی دەدرێ بەڵام دوایی چوار بە ناو ڕیشسپی و بە ناو پیا و ماقوڵ دەچن دوو قسەی خێری تیاکەن بە حسابی خۆیان کە قسەی ناخێرە ژنەی فەقیر دووبارە خەنەوە ژێر ڕکێفی پیاوەکە و بۆگز و شەقی ئەو ئینسانە یعنی مانەش گرفتن دەبێت چارەسەر بکرێن یاسا سنوورێکیان بۆ دابنێ بڵێ کاکی برام تۆ عەشایری پیا و ماقوڵی شوێنی خۆت شوێنی خۆدەیە یاساژ یاسایە ئەمە مافی ئەم ژنەی نابێت پێشێل بکرێت یەکێک لەو کێشانە لە چەند ساڵێک لەمەوە پێش لە شەڵتەرەکان ڕوویە کچێک لە دەست ماڵی باوکی ڕای کردە بۆ چوو بۆ شەڵتەرەکانەوە بەرپرسێک لە بەرپرسەکانی دەسەڵات چون بە چەکەوە لە بەردەم شەڵتەرەکراوەسان کچەکان هێنایە تەسلیمی کە سوکاریان کردو کوشتیان یعنی شەڵتەرەکانی کە لە باشووری کوردستان دانرێن بۆ ئەوەی کە ئەوانەی لەژێر تندوتیژیان بیان پارێزن بە عەکسەوە ئەوانش بۆ خۆیان هۆکارن بۆ کوشتنی ژنان یا بێت دەنگبوونیشان بەڕاستی ئەوانە بێت یعنی ئەرکێکی سەرەکیان ئەوە هەبێت کە لەسەر ئەوە کار بکەن ئەوە خۆی بۆ خۆشی تاوانە بەرامبەر بە شەڵتەرەکان کرد هەر ئەو شەڵتەرانە لە باکووری کوردستان و تورکیا زیاتر لە 1000 شتێک لەو پەناگەیانە هەن بەڵام ئەوەی کە هەیە لەو لێدوانە شاکەجێی سەرنج بوو بۆ من کە پلاتفۆرمی ئێمە بەر بە کوشتنی ژنان دەکرین داویەتی دەڵێ ئەم 1000 ئەوەندە سەد
پەناگەیە ئەڵێ کاریان چییە؟ کاریان هەرەوەی ئەو ژنانەی کە تندوتیژیان بەرامبەر دەکرێ و دەبرێن ئەو پەناگانە ئەڵێ لەگەڵ مێردەکانیانە لەگەڵ بەناو هاوژینەکانیانە ڕێکیان دەخەنەوە. ینی دووبارە ناڵن جیا ببنەوە، حکوومەتیش ڕێگە نادا جیا ببنەوە، هەوڵ دەدەن دووبارە بیان گەڕنەوە بۆ ناو خێزانەکانیان بەبێ ئەوەی کە ئەو کەسەی کە تندوتیژەکەی کردووە نە سزا وەربکرێ نەجارێکی دیکەش بخرێتە پەروەردەوە وشیار بکرێتەوە. ینی مەبەستم لە چییە؟ شەڵتەر و پەناگەی لەم شێوازە ئایا خزمەت دەکەن بە پرسیژن، ینی بوونیان و نەبوونیان چی دەگویەکە؟ پێم وابێ لە ڕۆژهەڵاتی ناوین وەکو یەکە، یعنی ئەو کاریگەرەی نییە لە سەر کۆمەلگایان ڕێگری ناکەن لە ژن کوشتن، چونکە تۆ شەڵتەرەکان هەتا چەک لە باشووری ئێمە لە باکوور پیا و چەکی پێبێت بەبێ قانونی یان بە هەر شێوەیە بێ یا هەر شتێک بێت هەتا چەک بەکاربهێنرێت ژن کوشتن بەردەوامە بێت. بێگومانێکێکی دیکە لە هۆکارەکانی ژن کوشتن لە باکووری کوردستان ئەو 300 و ئەوەندە هەزار قۆرچی جاش و بەکرێ گیراوەیە کە لە بەرامبەر هەموو تاوانێکدا پارێزراون، یعنی هەر تاوانێک دەکەن بەرامبەر بە ژن بەرامبەر بە کۆمەڵگە بە خەڵک بە تەفگەری ئازادی کوردستانەوان پارێزراون دەستیان کراوەیە، ینی ئەمە ژۆکارێکی ترە بۆ ئەو هەڵبەتە لە بیریشمان نەچێت لە باشووری کوردستان ئەو پارتولایەنانن کۆمەڵێک چەقۆکێش و شەقاوەیان هەیە ئەوانیش بە هەمان شێوە پارێزراون، هەر تاوانێک لە نێو کۆمەڵگە دەکەن ئەوانیش دەیان پارێزن. منیش هاتم ئێستا باس لەوە بکەم لە باشووری کوردستان، یعنی مەخابن ڕاستە من داتای باکووری کوردستانم لە بەردەستە، بەڵام وەکو خۆم وەکو ژنێکی باشووری لە باشووری کوردستان ژیاوم بەڕاستی بوونی چەک لە ماڵە ئەوە خاڵی سەرەکیە کە ئەبێ کاری لەسەر بکرێ، یعنی ئەبێ یەکەم هەڵمەت کە دەست پێ بکرێ ئەوەیە نەمانی چەکە لە ماڵەکانە، یعنی خۆڕاستە لەوانەیە هەر بە چەک نەکوشرێ بەڵام کاریگەری ئەبێت. تۆ زۆر بە بەسیتی کەسیش نازانێ هەزارەها چەکی بێدەنگ هەیە لە ماڵەکەیە ژنی خۆی خوشکی خۆی دایکی خۆی ئەکوژێت و ڕاتە دەرەوە، یعنی یەکەم ئەبێ بنبڕکردنی چەک بێت، دووهەم ئەبێ کۆمەلگا پەروەردە بکرێت، نەک کۆمەلگا بە تایبەتی بڵێن پیا و پەروەردە بکرێت، دەبێت بێ ژنیش وشیار بێتەوانێ، یعنی زۆر جار هەیە ئەو زوڵم و زۆرەی بەرامبەر بە ژنی کورد دەکرێت، ژنی کورد بەڕاستی لە مەخابن زۆر جاریش یعنی ئەوەی نییە کە من چۆن بڵێ خۆی بپارێزێ، ئەبێ ژن بەهێز بکرێت لە باشووری کوردستانە، ژن وەکو کاڵایەک سێر نەکرێت لە باشووری کوردستانە. باشووری کوردستان بەڕاستی لەگەڵ ڕێزمە ژن بە کاڵا کراوە، ئەمەش سیستەمی دەسەڵاتی هەرێمی باشووری کوردستانە. بەڵام پێ دوانیە دەی بۆ نمونێ مە باسی ڕۆژاوای کوردستانمان کرد کە ژن بووە سمبۆل، ژن بووە جێگەی شانازی، ژن دەنگدانەوەیەکی گەورەی لە جیهاندا هەبوو، لەوێ سیستەمەکە هەیە ئەمە دەکا، بەڵام دەی لێرە کە کاتێککە سیستەمەکە نییە، کاتێککە هێزێک نییە لە پشتژنەوە ئەی ژن ینی بەناچاری هەر لەو بارودۆخەدا دەمێنێتەوە. پێ وایە دەکرێت لە دەرەوەی حکوومەت و دەسەڵات پارت و لایەنەکانی دیکە بۆ نمونە تەفگەری ئازادی ئێوە ینی کارێک کە ئەم هێزە بداتە ژن بە ڕێخستن کراو بکە، هێز و ڕێخستنی تایبەتی خۆی هەبێت کە بتوانێت خۆی بپارێزێت. بەڵێ ئەکرێ ئەگەر دەسەڵات ڕێگە بدە. من حەزم کرد خاڵێک باسکەم ئەگەر تەفگەری ئازادی وەکو ئەو دەسەڵاتانەی باشوور بی و توانایە لە بەشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی بکردایە کە لەم دواییە ڕێگەیان نەدا و هیچ لایەنێکیش یعنی بەرامبەر بەو هەڵسو کەوتەی لایەنەکانی تریان لیژنە ڕانەوەستا، ئەگەر بیان توانایە ئەوانیش وەک پەرلەمانتاریان هەبێت لە پەرلەمان، هەرچەند پەرلەمان شکست خواردووە بەڵام هەر دەورێکی ئەبوو، چونکە تەنها سیستەم یان تەنها پرۆژە کە هەیە ئێستا لە باشووری کوردستان و کاری لەسەر ئەکات تەفگەری ئازادی کۆمەلگەی کوردستانە کە ئەیەوێ زۆر لە ئیشەکانی یان زۆر لە کارەکانی ئەوە بێ کە پرۆژەی هەبێ بۆ ژنانی باشووری کوردستان و ئەیەوێت
بنبڕکردنی ژنان لە باشوورە دوای بێنێ و ئەوێ پەروەردە شەمانیوە هەروەها ئەوێ ژن بک بە پێشنگ لە باشووری کوردستانە بەڵام مەخابن دەسەڵاتی باشووری کوردستان ڕێگریەکی زۆرە باش ئێمە ئەلبەتە بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین بەڵام لە کۆتاییش داوە هەیە دەڵێن ژن نابێ بە تەمای کەس بێ ژن نابێ ئتر بە تەما بێت دەوڵەتێک لای نێفچووزانم کەسێک بێت بیپارێزێت و مافی بداتێ ئەبێ خۆی هەوڵ بدا خۆی بە هێزی خۆی بە توانای خۆی بە پێشخستنی خۆی بەڕێزت لە کۆتاییدا گەشتێک لەسەر ئەمە بڵێیت و سوپاسە دەکەم هەروەکو چۆن چەند هزار ساڵ لەمەوە پێش دەسەڵات لەسەر دەستی ژنا بووە ژن پێشەنگی کۆمەلگا بووە ئەبێ بە هەمان شێوە دەسەڵات بگەڕێتەوە بۆ ژن و ژن لە دروستکردنی حکوومەتە لە پەرلەمانە لە کۆمەلگایە جێگەیەکی خۆی هەبێ و ژنی کورد بپارێزرێ لە کوشتن و هەروەها دواوتم ئەوەیە داوام لێیە کە لە باشووری کوردستان هەڵمەتێکی وا دەست پێ بکەن کە خۆیان لەو سیستەمە بە دوورکەن کە ئێستا حکوومەتی تورکیا و ئاکەپە بۆ نەهێشتنی کللتوری ئێمە کەوتۆتە ناو ماڵەکان وەکو ژارێک کەوتۆتە میدیاکانی کوردستانەوانێ کە ژنی بە کاڵا کردووە ئەبێ زۆر لەوە وشاتر بێ نزیکی کێشەکان بێتوانێ لە باشووری کوردستانیە لە ڕۆژاواژەیە ماوە مەسلەی شاجوان و ماجوانیان هێنابوویە پێشەوە بۆ ناشرینکردنی ڕۆژاوای کوردستان بەڵێ بەڕاستی ئێماڵین لە ڕۆژهڵاتی لە ڕۆژئاوای کوردستان ئێمە ئارین میرخانمان هەیە ئێمە شەهیدانی ژنمان هەیە کە نوێنەرایەتی ڕۆژئاوا ئەکەن بە هەمان شێوە ئەبێ ژنی باشوور بەو شێوەیە بن ڕۆژهەڵات بەو شێوەیە بن باکوور بەو شێوەیە بن ژن خۆی لەو ناو ئەو سیستەمە بێنێتە دەرەوە بێ بە پێشەنگی پێدوانی ئەم هەڵمەتەی تەژەکە لە ئەوروپا دەستی پێکردو بۆ یەک ساڵ پێویستە بژبرێتەوە کوردستان بە هەمان شێوە ئەبێت ئەوە بکرێتەوە لە کوردستانیش بە هەمان شێوە وەکو ئێستا لە 25 نۆڤەمبەر نەبێت چالاکیەکان بکرێن و دوای 25 نۆڤەمبەر هەموو کەسێ بۆ ماڵی ڕاستە بەڵکو بێت درێژخایان بێ وەکو ئەم هەڵمەتە کە جێی دیسان دەستخۆشیە ڕاستە ئەوە زۆر پێویستەکە بۆ باشووری کوردستان و هیوادارم هەموو ژنێکی کورد خۆی بە نوێنەری گەلی خۆی بزانێ و خۆی بتوانێت خۆی پەروەردە بکە و هێزێکی تەواوی هەبێت کە بەرەنگاری هەموو توندوتیژەکان بێتەوە. باشە بەڕێز خاتوو بێکرد حەمە کوردستانی نوێنەری تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە ئەوروپا زۆر سپاست دەکەم سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ هەڵسەنگاندنەکانت بۆ وتە بە نرخەکانت. بینەرانی بەڕێز زۆر سپاسیەوەی بەڕێزیش دەکەین تا بە یەگەشتنەوەکی دیکار شاد و بەختەوەر بن.